شوێنەکان پڕە لە بەرهەم و پرۆدەکتی جوانکاری و پاکردنەوە کە بێگومان زۆربیان بۆ پێست بەکاریان بەڵام لە هەمان کاتا ڕەنگە ئەو پرۆدەکتانیان ئەو بەرهەمە جوانکاری و پاکردنی کە هەیە زیانێکی زۆر بە پێستمان بگەێنێ و بێگومان ئەمەش پێویستە لە ڕووی پزیشکیەوە ڕێنماییمان بکرێ بە بەکارهێنانی و بەپێی جۆری پێستەکە ئەو بابەتە هەڵبژێرین کە بەکاری ئەهێنین و بزانین ئاخۆ چ کاتێک ئەو بەرهەمێکی ئیکڕین زیانمان پێگەێنێ و چ کاتێکیش بزانین ئەو بەرهەمە گونجاوە بۆمان یاخود بەژی شێوازێک هەڵی بژێرین لە ئێستادا کوردستانیش ئەتوان بڵم یەکێکە لەو شوێنانی کە زۆرترین بەڕاستی بابەتی لە چەندین وڵاتی جیاوازەوە بۆ یعنی مەشوای کردو بۆتە بابەتێکی تیجاری کە زۆر جار بەداخەوە هەم بابەتی قاچاقشمان بۆ کاکدانیانی ئەمە کوالەتی نزمایە بەرواری بەسەر چووە چەندین بابەتی لەم جۆرە هەیە کە بێگومان زیانەکانیشیمان بینیوەتەوە بۆی زیاتر گفتوگوی ئەم بابەتە بکەین و لە ڕۆ پزیشکی و زانستیەکەیەوە گفتوگوی بکەین میانداری دکتۆر شێرکۆویس مایکرۆسکۆپی نەخۆشەکانی پێست و جوانکاری کاکتۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونی بەخێرانی ئێوە باش بەیانی برەکانیش باش سڵاو لێوە زۆر سپاس کاکتۆر بابەتی جوانکاری یان نەزانم پاکەرەوەکان بەگشتی بۆ پێست پێویستن یان ئەوە تا ئەمە تاواوکەرێکن بۆ ینی کەسەکە بەویستی خۆی بەکاریهێنێ بەڵێ خۆی بیدات بۆنە سەرەتای مێژووی جوانکاری تەمان ئەمە مێژووکی دوور و درێژیە هەر لە زمانی بۆنە میسڕیە کۆنەکانەوە کە مێوی هەنگیان بەکارهێناوە بۆ خۆپاراستن لەو گەرم و خۆرە بەهێزیکە لە بیابانەکانی بۆنە میسرایە دوای ئەو بۆنە یۆنانیە کۆنەکان بە هەمان شێوە حوزیان دروست کردووە کە پڕیان کردو لە گوڵ و خۆیان پێشتووە مەبەستیانەوە بۆ کە بەڵێ زیاتر کە جوانکاری و ئارایشت بووە تەمان لە دینی خۆشمانە دینی ئیسلام کەسێک بۆنی خۆش بێ سیواک بەکار بێنێ ئەنی ئەمە مێژوێکی کۆنیە چاویان ڕشتووە بڵێ ئەمە مێژوێکی کۆنیە بەڵام ئەمەی کە جێگەی داخەوەکو کۆنیاخان باسی کرد ئێستا لەم بازاری خۆمانە بە تایبەتی لە کوردستان شتەکان هەمووی تێکەڵ بووە شتەکان بۆنە بە ڕێگە پزیشکیە زانستیەکانە ناڕوا بە پشکنینە ناڕوا بە چۆنەڵی کاکدانە ئەڵێ دایک و باوکیانە زۆربەی بەرهەمەکان بیزە بەدوایە ئێمە بۆنە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ ئەو کەسانی کە تووشی زیانە لاوەکیەکانی ئەو بەرهەمە جوانکاری پاکەرانەوە بوون کە لە بازاریان لە ڕێگەی پیجێکی ئۆنلاینەوە کە کەس نازانێ بۆنە سۆرسەکانیان سیا سەرچاوەکانیان چییە بەکاریان هێنا و هەم ئەم کەسی کە بەکارهێنەرە تووشی زیانەکانی بووە هەم ئەوەی کە تیجارەتەکەشی پێوە ئەکا زۆر کەس بۆنە ئەمەی ئەخیر ئەڵێم ئەو کەسی دەستی ئەخیر کە ئەیفرۆشە بۆن ئاگای لە هیچ نیو ئێوێ بۆنە کاسبێ بکە بەڵام نازانە بۆن لە ڕێگەکان تووشی بۆنە لەوانێت توشکێشێک کۆمەڵایەتی بێ لەوانێت تووشی لێپێچینەوەی یاسا بێ لە کۆتاییە ئەنی بڵێ بازاری ئێمە تا ڕادەیەک پێویستی بەڕێخستنەوەیە هەم لە ڕووی بەرهەمەکان و هەم لە ڕووی چۆنەتی بازرگانیکردن بە مەرەمان زۆر باشە کاکتۆر ئەم بابەتانە هەم پرۆدکتەکانی کە بە تایبەتی بە زۆری خانمان زیاتر بەکارێنن ئێستا کوڕان و پیاوانیش فێربوون بەڵام بە تایبەت توێنێت ئافرەت بەکارێنێ و بابەتە پاکەرەوەکانی ناوماڵیش چ بۆ کەلوپەل و حاجەتەکان چ بۆ لاشە و جسمی خۆمان ئەم بابەتانە بێگومان جەناب تەزانی هەمووی بە مەوادی کیمیایی دروستە ئەمانە ئێمە لەکوێ بیان کڕین باشە لە مارکێت و بازار و دوکانە چۆنەڵێ باوەڕ پێکراوەکان یا لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەم بابەتانە بکڕین بەڕاست ئێمە ئێستا خۆش بە خۆشحاڵیەوە شتێکمان هەیە پێڵێن کوالەتی کۆنتڕۆڵ کە وەزارەتی تەندروستی خۆمان زۆر بۆ نمونە سەرپەرشتی وەزعەکانە کا بە تایبەتی هەموو ئەو فارماسی ئەو سەیدەلانی کە ئەو ماوادە جوانکاریانە و ماوادە پاکەرەوانە ماوادی پاکەرەوە کە ئێمە لێرە باسیەکەین زیاتر مەبەستمان ئەو ماوادانەیە کە بۆ پاکردنەوەی ڕوخسار و جەستە بەکارێت ئەمانە ئێستا لە ڕێگەی بۆ نمونە کۆمەڵێک پشکنینی زانستی پزیشکیەوە هەنوو بەردەستن لە سەیدەلەکان و لە دەرمانخانەکان پێویستە ئەمانە ئەتوانرێت لە دەرمانخانەکان بەکاربێنرێت بەڵام ڕێگەیەکی باشترەوەی کە سەردانی پزیشکی پسپۆری تایبەت بەو بارە بکە پزیشکی پسپۆری پێست بکە کە ئەمە توانێت بەپێی جۆری پێستەکە بۆنە ماوادەکانی بۆ دیاری بکە چکە خۆتان نەزانن
تقریب دەموچاویش بۆ وەکو پەنجەمۆر وایە کەس لە کەس ناچێت پێستی وشکمانەیە پێستی چەورمانەیە پێستی ئەسمەرمانەیە پێستی گەرم ڕنگ پێستی سپیمانەیە پێستی سوورمانەیە پێستێکمانەیە کە حساسە پێستێکمانەیە ئاسایی یعنی بڵێ ئەمە هەر ئەم بە کورتی ئەم جۆرە پێستانەمانەیە لەبەر ئەوە بۆ نەماوە دەپاکەرەوەکانیش بەپی ئەم پێستانەیە دژەخۆرەکان کە خەڵک زیاتر ئەوێ بەکاری بێنن لە ڕێگەی ئۆنلاینەوە یا لە ڕێگەی لە ناو بازارە خەڵک بەدەست ئەیکرێ ئەمانە زیاتر حەق وایە کە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن بۆ ئەم مەبەستە ئەم پزیشکە پسپۆرانە مەرجنی هەر لە عیادەکان و کلینیکە تایبەتەکانی خۆیان بچن سەردانیانکەن بۆ پرسپێکردن ئێمە ڕۆژانە لە سنتەری پێستمان هەیە لە سلێمانی کە نەخۆش بە بلیتەکەی 1000 دیناری تەبعە حکومیە و بازار دیناری تەبع بلیتەکەی تۆ ئەچێ سەردانی پزیشکێکی پسپۆڕەکە و ئەتوانێت بۆ نەگرفتە گرفتەکانی تری پێستی کە هەیەی بۆنە زۆر بەمان گرفتی تیرمانەیە دەستمان بۆنە هیوایە دەستی خلیژێ تووشی سووربوونەوەیەگە بێ لە زستانە یا بۆنە تووشی لەوەچی هەستیارێک بووبێ ئەتوانێت بە بەردێک بۆنە دوو چۆلەکە بکوژێ هەم گرفتە پێستەکانیشی باسکە یا قژڕوتانەوەیەکی هەیە یا گرفتێکی تری هەیە هەم لەگەڵیشە ئەتوانێت بۆنە پرسیاری ئەو ڕاوێژێکی پێ بکە بڵێ دکتۆر من پێستم ئاوا چ پاکەرێک بەکاربێن میاد چماوەدەکی جوانکاری کە من پێویستمە بیکەم ئەنی شتەکان ئاسانترە بەڵام خەڵکی خۆمان ئەنی چۆن ئەڵی نەحەقیشیان نییە بڵێ بۆ ناحەقیانێ لەبەر ئەوەی کە ئەم پیج ئۆنلاینانە بە شێوەیەک ڕکلام بۆ شتەکانیانەکەن ینی بەڕاستی من بینیمە سیرەکەم جاری وایە دەزێن بە قورآنەکان لە بەردەمی خۆیان داناوە سوێن بۆ قورآن ئەم بەرەمە ئاوایە ئاوا ینی ئەمەگە تۆ دڵنیاوی لە بەرەمەکەی خۆت پێویست بە هەموو سوێن وڵات مادەم وایە هەر بەڕاست تۆ قەت بەهۆی ڕکلامی ئەو پیجانەوە ئەوە خۆت تۆرێکی پزیشکی پسپۆڕ لە وەرە قەت کاریگەرنەوەی بە ڕکلامەکانیان وا لێ نهاتۆ بڵێت خوا با من ئەم بەرهەمە بکڕم و تاقی بکەمەوە کاکدانا جاری وایە هەر لە خۆتەوە ئەزانی ئەمە ضرورەتە و تۆ تا ئێستا هەست بەمە نەکردووە ڕاست بۆ نەوال لەکەن بۆ ئەمە وای لێ کەیسێکت پیشانێن یا کەسێکت پیشانێن پێستی چرچولۆچێکی دەموچاوی هەیە عنی ئێمە پزیشکین ئیشەکەمان ئەوەیە بە ئێمەش بەو شێوەیە چاک نابێت کەچی بێ کرێم یەک کرێمی لێ ئەیە سیر کە دوای دوو دقە سیرەکەن چرچیتیانە ماوە ینی ئەمانە زانستیان تێپەڕانەوە لە تووبی شاشتیوانیە ینی بە شێوەیە گوال لێکەن تۆ ئەڵێ وڵی خۆمنیش تۆزە چرچی مێ بۆ نەچمەوە کرێمە بک ینی لێکەن ئێمەش بەڕێگەیەکی تراوە ینی زۆر ڕکلامێکی جوان و مرەتەبی بۆکەن لەبەرەوە هاوڵاتیش لەم بینایە بۆ نەناقی نییە پێویستە لایانی پەیوەندیداریژی بڵێ لەسەر ئەم وەزعە ئاگاداری بێ ئیشەکانیان ڕێخاتەوە ئێمە ناڵین بۆ نمونە نانی کەس ببڕدرەیە ئەوانەی کە کاسپی و پیج ئۆنلاین بەڕێوە بن بۆ ئەمانیش نان پێیاکەن بە ئەوانیش نەبن بەتەسیە بەڵام لە ڕێگەیەکی زانستی لە ڕێگەیەکی شەرعی بتوانن ئیشەکانیان ڕێخینەوە بۆی ئەمانیش خۆتەزانی بۆ لەو ماوەی پێشوو کە یەک دوو کەس تووشی بۆن ئەو جۆرە هەستارەتێ بوون بۆن بە کێشە بۆ ئەوانی کە پیجی ئۆنلاینیش بەڕێوە من خۆم داماوەی کە ئەوەی پیجی ئۆنلاینی بە خۆم دروستی نەکردووە ئەمیشێ ناوێتی بەس ئەبێ بۆڵ حکوومەت ئاگای لێ بەشانە لە شۆیت بۆ نەچۆن ئەتوانرێ ئەمانە ڕێک بخرێتەوە ینی بە شێوازێک لە شێوەکان بازاری ئێمە ئەبێ ڕێک بخرێتەوە دروست باشە کاکتۆر ئەو پرسیارە زۆر لام گرنگە ئەم بابەتانی کە هەیە بەڕاستی پێویستیە یان ئەو تا شتێکە کەسەکە بەخوازی خۆی بەکارێنە هی بە تایبەتی ئێمە بابەتی جوانکاریمان هەیە بابەتی پاکردنەوەمان هەیە کە بۆ ڕخسارە بۆ جستی ئەمە بەکاری ینی ئێمە توانین خۆمانی لێ بە دوورگرین بڵێن ئیترۆڵا نابێ بەکاری بێنین لەبەرەوەی بەم شێوازەیە پرۆدەکتەکان یان ئەو تا پێویستمان بڕێنمایی دکتۆرێک پزیشکێکی پسپۆڕە لەبارە خۆی ئەمە دوو شێوەیە هەیە بیزەوت خۆی زارۆرە بۆ وەکەوەی کە بینیمان هەست خۆی حەزی لەم شێوەی خۆی نییە کە بۆنە پرچی یا قژی بۆ نەسپی بووە حەزەکە ڕەشی کاتەوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان لە جسمی خۆی کردوێتی بە زۆرورەت هەشمانە بۆنە پەڵەیەک لە دەموچاوی هەیە تووشی لە بۆی حملەوە تووشی ماڵەیەک بووە خۆت ئەزانی خارمان زیاتر تووشی ئەمانە بن ئەمە تا ئۆپەڕی زارورەتە ئەمە ئەوێ پێستەکەی بگەڕێنێتەوە بۆ بار ئاساییەکەی خۆی ینی ئەو حەقی خۆیەتی یا کەسێک بۆنە تووشی ڕووداوێکی هاتوو چۆ بە دوای جوانکاریە ئاگەڕێ خۆی وەکو پێشتری لێ بکاتەوە یا کەسێک تووشی بۆنە سوتاوی بوو ئەمە بە دوای بۆنە چارەسەرێکە ئاگەڕێ ئەمانە بڵێ لە قاڵبی حەز و ئارەزوەکان دەرەچێ ئەمە زارورەتە یە کەسەکەەوە خۆی لێبێتەوە بەڵام کۆمەڵک شتیتر هەیە کە بۆنە کەوتەتە بواری جوانکاری کە لەوانی ئەمە هیچ زارورەت نەبێ بۆ نمونە هەیە ئەڵێ من دەموچاوم قەڵەوەکەم ینی من بینیمە ئیدعا بە ئەو کرێمانە ژەکرێ ئەڵێ بەس دەموچاو فەرم وەرە ئەتوانی دەموچاوت بۆقە ینی ئەمانە ئەکەوێتە سەر حەز و ئارەزوو لەگەڵ ئەوەش خۆی لە خۆیان
کرێمێک نییە لە دنیا کە دەموچاو قەڵەوکە ینی ها کەسەکە بۆی حەز و ئارەزوەکانی و تووشی کێشابێ تووشی هەڵا ئەبێ ینی ئەوانەی کە زارورەتن تا ڕادێک دەتوانین بۆنە سەردانی پزیشکی پسپۆ بکەن چارەسەری ڕێگەی ترەیە ڕێگەی بۆنە زانستی سەردەم هەیە ڕێگە هەیە کە زیانە لاوەکەکانی ئەوەنە خراپ نییە ڕێگە هەیە بۆنە ئەگەر زیانە لاوەکانیشی دروست ببێ پزیشکی دەتوانێت ئەم زیانانەی بۆ تا ڕادەیەکی کەم نەهێڵێ یا ئەوەی کە زوو فریای کەوی نێڵی بگاتە ئەو ڕادێکە کەسەکە زیان بە بەشەکانی تری بۆ کرێمێک یا شامپۆیەک بۆ سەری بەکاربێنێ زیان بە دەم و چاو و چاو بۆڕی هەناسە و هەموو بەشەکانی تری بگێنێ بەڵام ئەوەی کێشەکە ئەوەیە بۆ لای ئێمە ئارەزوەکان ئەوەی کە هەیە لە پیجە ئۆنلاینەکانە زاڵ بۆ بەسەریانە زیاتر من تەسەوڕەکەم زیاتر بۆ ئارەزوو بێت ئەوەی کە ضرورەت بێ بۆ ئەوان زۆر چاولێکەری بیزەبت ئێمە زۆر جا هەر بەمەش بزانە بۆ نمونە خۆی لە دنیای خوا هیچ کرێمێک نییە بڵێ بۆ هەموو دەم و چاوێکە بێ هیچ شامپۆیەک نییە بڵێ بۆ هەموو کەسێکە بێ ینی تۆ ئەو پیجە ئۆنلاینانە خۆ تۆ پرسیار لە تۆ ناکەن بڵ ئەرەکا کە تۆ پێستە دووشکە پێستە چەورە پێستە کڕێشەکە بۆنە دەم و چاوت ئەسمەری سپی ئەڵە کرێمێکمان هەیە بۆ پەڵا ینی شتیوە هەر نییە تۆ دانیشی کرێمێکە بێ پەڵەی هەموو پێستێک و هەموو نوع دەم و چاوێک لابرێ لەبەر ئەوە زیاتر خەڵک لەو ڕێگە ئەوەی کە ضرورەت نی ئەکەونە هەڵەوە زیاترمانە بەڵێ کاکتۆر ئەو خانمانەیان ئەو تاکانی لە کۆمەڵگایە کاتێک ئەم بابەتی جوانکاریانە بەکارێنن بێگومان لە دوای ئەمانە پێویستە ئەو دەموچاوە ئەو پێستە هیلاک بۆ پاک بکرێتەوە ئەمە بە شێوازێکی تێبێت و بە شێوازێکی گشتێکە باسی هەموو جسم بکەین ئەو ماوەدانی کە بۆ پاکردنەوەی دەموچاو و جسم بەکاردێن دەبێت ئەمان چۆن بەکاربین ئایا گرنگە بەکارێنانیان یا تەنها پارە سەرفکردنەوەیش پێویستی پێی نییە بۆ هەنێک کەسیان ئەوانەی بەتابەتی دەموچاویان تووشی زیبکاوێت تووشی زیوانە بێ ئەوانەی کە دەموچاویان زۆر چەورە یا گیر و گرفتی ئەم زۆربوونی چەوریەکە لە پێستیانەدا لە دەرێ گرفتیان بۆ دروستەکە ئەمانە تا ڕادەیەک لەژێر ڕێنمایی پزیشکە ئەکرێ دەم و چاو پاکەرەوە بەکاربێنن و لەژێر ڕێنمایی پزیشکانە لە خۆیانەوە بەڵام ئەوانەی تر سەیرەکەین بۆنە کۆمەڵک ماسک ئافرەتان زیاتر بۆنە بەدوایە ئەگەڕێن و بۆنە بەکارێنن کۆمەڵک ماسک بۆ دەم و چاویان بەکارێنن وەکو پاکەرەوە یاکەوەی کە شێوازێک لە شێوەکان ئەیانوێت دەموچاویان ڕوون بێتەوە مەبەستیان لە پاکردنەوەکەش ئێمە یەن بۆ لای ئێمە کە ئەڵەی زیاتر قسەیان لەگەڵەکەی ئەڵێ بۆنە دەموچاو پاکردنەوەیەکمان بۆ ئێمە بە شێوە زانستەکەی جیازمانێ و دەموچاو پاکردنەوەی بۆکەین بەڵام زۆر بەمان ینی زۆربیان لە دەموچاو پاکردنەوەش تا ڕادەیەکی زۆر تێنەگەیشتون ینی کە تۆ پرسیاری لەکەی ئەڵەی دەموچاو ئەتەوێت دەموچاو چۆن ئەڵای پێستێکی ڕۆنمێ بێ ینی پێستێکی سپیمە بێ بەنی پاکردنەوە شتێکە پاکردنەوە بەس لە چەوری و چڵک و ئەو خانە مردوانی کە پێشتر دروست بۆ لەسەر پێستمانەوە ئەوانە پاگەکاتەوە نەگەوەی پێستێکی ڕوونت باتێ نەگەوەی پێستێکی بۆ نێڵێ پەڵە بەسەر دەموچاوتەوە دروست بێ نەگەوەی کە پێستێک شوێنەواری زیبکە و بۆنە دەرکەوت مێکتی کۆنە بۆ لابا ینی خەڵکی لای خۆمان تا ڕادەیە گواتێ گەیشت و پەیجەکانیش بەو ئاراستەیە ئەیبن کە ماوەدە پاکەرەوەکانە فرۆشن کە ئەمە پێستێکی ڕوونتایاتێ پێستێک تایاتێکە ئەوەی خۆت بەدوایە گەڕی لە پەڵە و ماڵە و لەو شتانە هەم نەجاتە بێ ئەم نایڵێ دروستیش بێ یعنی وا لە ئێکا کە بۆ نمونە تۆ وەکو زەرورەتێک پیشانی خەڵکی هێن لەبەر ئەوە پاکەرەوەکان وەکو بە شێوەیەکی گشتی ئەمانیش ئەتوانێت پزیشکی پسپۆر بە پێی جۆری پێستەکانیان بەپێی هەسیارەتی پێستەکانیان بەپێی ئەوەی کە پێستیان دەموچاوێکی زیبکەکەرە یا دەموچاوێکی زیوان کەرە ینی ئەمانە ئینجا زیبکەکانی بۆنە جۆرە جیاوازەکانی زیبکەی چۆنە زیبکەی ژێرپێستە یا ئەوەیە تۆزێک زیبکەکانی سوور بۆتەوە وەکو بۆ نمونە زیوانێکی سوور بەسەر پێستەکەەوە یا زیبکەی وایە بۆ نەجار ینی ئەمانە ئەگۆڕێ پاکردنەوەکە و ڕێکاریەکانیش ئەگۆڕێ لەبەر ئەوە پێویستە ئەم کەسانە لە هەموو بوارەکانە سەردانی پزیشکی پسپۆری پێست بکەن پزیشکی پسپۆری پێستیش وەکو خۆمان باسمان کردبوون ئەوەنە قورس نییە بینینیان ئێمە ڕۆژانە لە خەسخانە حکومیەکان داوامانەیە ئەتوانن سەردانی خەسخانە حکومیەکان کەن و بۆ ئەوەی کە لەوە دوور بن کە ئەڵێن بۆنە پزیشکەکان چکە ئێمە بەڕاستی وەکو پزیشک گلیمان زۆر لەسەر بۆنە خەڵک با ئەڵێ بۆن مەبەستیان پارەیە مەبەستیان پارە ئەیا دەکەی و یا لەگەڵ سەیدەلیا شەریکن و یا لەگەڵ دەرمانی خۆیان نتوان بەکاربێن لەم حاڵەتانە سەردانی خەسخانە حکومیەکان کەن لە هەموو ئەوانەی کە ئەوانەیانەوێت پزیشک لەو کاتە بۆنە نە سەیدەلی هەیە نە مختبەری هەیە نە پارە ئەیادەشی هەیە لەو کاتەیە بۆن ئەوانیش مرتاحترە بن وسی قەشان زیاتر بە عیلاجەکانە بێت ئەو قسەی هاوڵاتیانی کەنکاڵی گلەیان لە پزیشکان هەیە
بەڕاست بەشێ لەو قسانش ڕاست نییە بۆ نونە ئێوە کە کاتێک لە کۆلێژی تایبەتمەندی خۆتان تەخەڕوجەکەن و ئەبنە پزیشک ئێوە سوێندێکی یاسایی پزیشکی خۆن بێگومان بەڵام ئەشبینین لێرە و لەوێ ئەگەر زۆریش نەبێ حاڵەتمان هەیە کە پزیشکانیش بازرگانی بەسەر نەخۆشەوەکەن بۆ نونە لەو تاقیگەی ئەو نەبێ فەحسەکەی لێ قوبوڵ ناکە ئەو دەرمانی لەو سەیدەلیە نەبێ لی قوبوڵ ناکە ئەمەش ینی تا حدێک ڕاست نییە؟ کاکدانە ئەکەی تاوڵاتیانیش دیارە شتی لەو بابەتان بینیوە خۆ ئەمانیش لە خۆیانەوە ناچن دانیشن بڵێن چەپ و ڕاست بن بەسەر پزیشکە بەڵام ڕاستێکی ئەوەیە شتەکە زۆر گەورەکراوە شتەکە زۆر گەورەکراوانی وا پیشاندراوە بەداخەوە دەستگای ڕاگەیاندەکانی ئەنی بڵێ لایانی تەندروستی و لایانی سەحە و تەندروستی هاوڵاتیان ئەوەی کە بەڕێگە زانستیەکە پێشتر ئەوەی کە من بینیومە ینی حاڵەتێک کە بووە بۆی کێشێکی تەندروستی و کەسەکە تووشی بەهۆی نەشتەرگەریەوە بۆ نمونە تا هەر حاڵە خراپەکە بۆ نەگیانی لە دەزاوە باشە بەڵام ئەمە لی نەکۆڵراوەتەوە پێشتر کە ئەمە بیزە بە خەتای پزیشکەکەی خەتای دەرمانە یا بۆنە واریدە لە هەموو دنیا ئاراجانیبی دەرمانەیە و هەڵی پزیشکیشەیە یعنی بۆنە دەستگا ڕاگەاندەکانی شەغوایە هاوڵاتیان وەشارکەنەوەکە بۆنە ئەوەنە دەست نەبن بۆ پەیزی ئۆنلاینەوەنە دەست نەبن بۆوانەی کە لە ڕێگەی بەکارهێنانی تەنانەت دینەوە بۆنە ئەمە تۆبینەوەی خەڵک من چارەسەرەکەم شەلەلی هەیە من هەڵی ئەسێنمەوە یا بۆنە کەسەکە کوێر بووە جن چۆتە چاوی من ینی بەڕاستی ئەمانش من لە ڕووی دینیۆ قسە ناکەم بەڵام لە ڕووە پزیشکێکەوە ئەمە بە لاڕێدا بردننی خەڵکە تۆ دانیشی بۆنەوە ئاەتە من خۆشم لەخوا بەزابێ نوێژەکەم و ڕۆژەگرم بۆ ئاەتە کە تۆ ئەی خوێنی پێی چاگە بێ من بیخوێنم بۆ کەسە ئەو کەسە پێی چاک نابێ یعنی بۆنە وا لە هاوڵاتیانە کرێکە چۆن ئەڵەی هۆشارێک هەبێ بۆ هاوڵاتیان کە ئیتر ئەم لایەنە پزیشکیە زانستیەکە هەیە ئەمە ڕێگە ڕاستەکەیە بە باش و بە خراپە وەرن بە هەمومان خراپەکان باشکەین هەمومان ئەو پزیشکانەیە ئەوانەی کە ئاوا چاوچنۆکن و خەڵک بە شێوەیەکی تر بەکارێنن با خەڵک بایکۆتیان کار نەچن ئەزانن ئەمانەکێن هاوڵاتێک باباسیکە ئەمە سۆشال میدایە بڵێ من چوومەتە لای دکتۆرە و توێتی لەو مختبەرە نەبێ من ئەو فەحسانم ناوێ لەو سەیدەلیە نەبێ من ئەو دەرمانانم ناوێ باسی ئەوانە بکرێن نەگەوەی بە شێوەیەکی گشتی بۆ نمونە بڵێ لایانی تەندروستی لایانی پزیشکی چەپ و ڕستی بەسەرابێنی تو بڵێ هەمویان خراپن هەمویان ئێمە چەندین دکتۆری بۆنە بەناوبانگ و بەویژدانمان هەیە لەم شارەکە بۆ نمونە چەند ساڵە اینجا خۆتان نەزانن ئێمە پزیشکی خۆمان لێرە بۆ خەڵک هاانبین کە ئەو تا ڕادێکی زۆر پەنابەرێتە بە وڵاتەکانی تر لێرە و خەڵک بچێ بۆ هەندستان بۆ چارەسەرەکی کە لە شارەکی خۆمان لە سلێمانیا هەیە ینی ئەمانە خەڵک چۆن تا ڕادێک ئاشتکەینەوە بە دنیای پزیشکی کاکتۆر زیانی ئەو بەرهەمە جوانکاریانەیان با بڵێن ئەو مادە پاکەرەوانە چییە کە زۆرجا خانمان هەم بۆ جوانی خۆیان بەکارهێنن یەک یانەوە تا وەکو پێویستێک بەکارێن ڕاکی جارە پرۆدەکتێ بەکارهێنی بڕک پارەی پێی دا ئەو نەسەرفەکەیتەوە بۆی لە زیانەکانی ئەم پرۆدەکتی کە بەکارهێناوە نەجاتە بێ باسمان لەو بۆکەی ئەگەری چی زیانێک بە ڕوخسارمانیان بە پێستمانەگە ئەگەر بێت و بەرهەمێکی کوالیتی باشیان ئەوە تا بەپێی گونجانی پێستەکەمان بەکارهێنین هەر بەگشتی یعنی ڕەنگە ناتوانین هەموو حاڵەتەکان باسکەین ئێمە زۆربەی ئەو مەوادانە کە ئێمە لە بیدایەتیشەوە باسمان کرد لەبەر ئەوی کوالیتیان بەرز نییە بۆنە مەرج نییە ئەو شتێکە لەسەری نووساو لەنا ئەو مەوادە بێ ینی ئێمە بە تێستێکە ئەڕواە ئەم تا ئێمە بزانین ئەو مەوادە ڕاستە بیزەبێت دکتۆر ئەکرێ کوالیتیش بێ بەڵام لەگەڵ پێستی من نەگونجەوە ئەمە جگەلەوە ئێستا یەنە سەرەوەش بەڵام ئێمە کێشەکە لەوە ئێمە نازانین ئایا کرێمێکە یا قوتوویەکە سیرەکەی شامپۆیە کرێمێک بۆن مڕەتەبێک پاکەرەوەیەک دژە خۆرێک شتێکی تایە لەو بازارە ئەفرۆشێ ئاچی ئەڵێ ئەمە هەر پێشتر ئەکسپار نەبوو ئەکسپارەکان گۆڕیوە ئەمە ئەوەنە قورزنی ئێستا دنیای بۆنە تەزویرکردن ئەوەنە خەڵک گەڵا دۆلار تەزویرەکرێ قوتوویەکی دەرمان چیە تا خەڵک تا بارکۆدەکانیش تەزویرە بارکۆدەکان ئەکرێ بۆنە کاکدانە بیزە بەدوایە ئەتوانێت تەزویر بکرێت تۆ ناوێکە اینجا بۆنە سێ چوار کەلیمەی بە ئینگلیزی لێو نووسیوە خۆ زۆربەی ئەن هەر نازانن ئینگلیزی هەر بخوێنەوە تا لی تێ بگەن ینی تۆ ئەبێ ئەمانە ڕێک بخرێتەوە مانە وای لێبێ بۆ نمونە سەرچاوی ئەومانە دیار بێ بە پشکنینی پزیشکیە ئەبێ بڕوا بە کوالیتی کۆنتترۆل و بە پشکنینەکانی وەزارەتی تەندروستی خۆمانە ئەبێ بڕوا بێ بزانین ئەم مەوادانە بۆچی بەکارێت چیتیایە زیانە لاوەکیەکانی چییە باشەکانی هەر ئەوەیە کە وەکو پاکەرە و جوانکاریە
لەگەڵ ماوەدێکی تر تەفاعول ناکە کەسێک بۆ نەخۆشی درێژخایانی هەیە شەکر هەیە زەختی هەیە بەردەوام عیلاجی درێژخایان و مزمین بەکارێنێ ئەو ماوادە کە ئەم بەکارێنێ کارلێکێک ناکە لەگەڵ ئەو دەرمانە مزمینانەی کە ئەم هەیەی یعنی ئەمانە پرسیارن ئەبێ وەڵام بدرێنەوە بەڵام لە ئێمە وەکو پزیشک نازانین ئەو ماوادانە چین نازانین کارلێکەکانی چین لەگەڵ جسمی خۆمانە نازانین بۆ دۆزەکەی چەندێک بەکاربێ سا ئێمە کرێمانەیە ئەتوانی بەس بە شەوە نیم سەعات بەکاربێ بەس ئەم کرێمانەی ئەمەی کە لە بازار ئەفرۆشێ دۆزی دیار ئەزانێ چەندێک بەکاربێ بۆ ماوەی چەندێک ئەتوانی لەسەری بکڕیتەوە یعنی ئەمانە پرسیارن ئەبێ وەڵام بدرێنەوە ئێمە وەکو پزیشک ئەم پرسیارانە نازانین لەسەر ئەو ماوەدانەی دەرەوە ینی ئەی باشە کەسێکە بەس ئەی کڕێ و ئەی فرۆش ئەو چ زانیارێکی هەیە لەسەر ماوەدانی خۆی دواتر ئەگەری ینی توشبوون بە نەخۆشەکانی پێستی هەیە ئەگەر تووشی لەوە چێ هەستیارەتی بێ پێستی سوورکاتەوە تووشی ئەوە بێ کە دەموچاوی بە ئاوسێنێ لەوە چێ تووشی خوران بێ لەوە چێ تووشی کارلێک بێ لەگەڵ ماوەدێکی تری دێشخایان کە ئەم بەکاری هێنێ لەوە چێ تووشی کۆمەڵێک زیانمان ئێمە بینیوە کە ئەم ماوەدانی دەرەوە بەکارێت کەسەکە بێ داخل بکرێت لە خەستخانە و عیلاجی فەوری بۆ بکرێت ینی ئەمانە زیانەکانیان ئەگەر بەشێوەیەکی دروست بەکارنێنی بۆ نمونە تامان دەرمان خۆی لە خۆیان ئەگەر بە شێوەیەکی زۆر مرەتەب و زانست بەکارنێنی خۆی دەرمان جۆرێکە ژارە خۆ دەرمان ئەوە شتێک نییە کە وەرە تۆ حەبێکی وەنە پاراسۆڵ هەمومان بۆنە زۆربەی لە ماڵەوەیەتی 500 میلیگرایمانێ و 1000 میلیگرایمانێ تۆ وەرە پارچێک بەسەرێکەوە بخۆ ینی ئەو بکوژە خۆ تۆ ناکرێت دانیشی ئەر لە خۆتەوە عیلاج بە چەپ و ڕاز عیلاج بێ بە خەڵک ماوەدە جوانکاریەکان بێ بە خەڵک پاکەرەوەکان بێ بە خەڵک ئەبێ لە ڕێگەی زانستی پزیشکیەوە سەلمێنراوێ پشکنینی بۆ کرابێ لە ڕێگەی بۆنە ڕێنمایەکانی پزیشکەوە بێت یعنی ئەمانە جێگەی پرسیارن و ئەبێ بۆ نەلایەنی پەیوەندیدار بتوانێت هاوڵاتیان هۆشیار کاتەوە ئەم کەسانەی کە ئەمانەشەکەن بۆ نمونە ئیشەکانیان ڕێکخاتەوە ناڵین ئیش لە کەس بسێنن بەڵام میشەکانیان بۆ ڕێکخرێتەوە زۆر بەڕێز دکتۆر شێرکەوەی پزیشکی پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری بوو هیوایی کە قسەکانت سوود و کەڵکی هەبوو بێ بۆ بینەران و بیسەرانمان زۆر سپاس بۆ ئێوەش بەیانی هەموو گیان باش شەڵای توانی بێتمانەوەی کە بە ئێمە ئاکرێ تۆزێک هۆشارێکمانیا بێ بۆ هاوڵاتیانی کە چاوەڕێی ئەو بوون یەک دوو قسەی باش لە ئێمەوە بیست.